من ناوم عبدوڵڵا محەممەد بايس تەمەنم ساڵ 26 ساڵم حیلەیەکی شۆڕژگێ ڕاگەورە بووم هەر باوکم لە 79 پێشمەرگە بووە خۆم و براکی مەستا پێشمەرگەین شەڕی داعش کە یەخەی گەلی کوردی گرت لە زۆربەی شەڕەکاندا بەشداریم کردووە بە خۆم و برایەکەم چەند جار تووشی شەڕی قورس بووم بەرنامەیەکی کورد ئایدڵ هەیە کە منیش لەو بەرنمەیە پێگەیەکم بۆ خۆم داناوە ینی خۆم مسەوگەرم یعنی لەو بەرنمەیە بەشدار بم وەکو دڵنیانی 100% سەرەکەوم بەس بەشداریم کردووە ئینسان بۆ سەرکەوتن هەوڵ دەدات نەک بۆ شکست پێشمەرگە نابێت شکست بێنێ هیوادارم سەرکەوم بووم بە نمونەیەک بووم بە ئەستێرەیەک بە هونەریش خزمەتی پێشمەرگاتیەکەم کەم خزمەتی نیشتیمانەکەم کەم شەرت نییە من هەر بەچەک ئەوان من بەچەک و ئەوان بە دەنگ کە من بەچەک شۆڕشەکەم بۆ وڵات ئەوان بە دەنگ شۆڕشەکەن بە هیوای سەرکەوتنیش سڵاو وەرچاو مەستای بەڕێز سڵاو بەخێر هاتی سپاس مەمنون ناو چی بوو؟ حەمدوڵڵا چه شغل چه ئیشتێکی پێشمەرگەم چەک لە شانم پێشمەرگە هەر بەخێر بێت. بەخێر هاتی سپاس مەمنون باشە فەرمووی ئاغا و چاوانەی خوماری نازن خوماری نازن عقدر كويان وكروش شاي شكاير لي واو شاي شكاير لي واو عقبي ما يعني ما نميد خوايا زم هريد خوايا زم غمي زكوانا زكوات تريش بيشازن تريش بيشازن أغيب آيمين دوغما تريازن دوغما تريازن ساعت خۆش هەر بژێ سپاس ئەس دەبێن بەلی عەبدوڵڵا جان منە سوا هەستەکەم ئەو دەنگەی تۆ ئەوەنەی تر تامی محەممەدی ماملێت تامەکەی دا بۆ من زۆر خۆش بوو ئەزانم کە لە دەنگی تو هەیە شت دەنگ هەیە من ژەڵم بەڵێ سپاس چێژم بەڵێ خۆش زۆر خۆشە دەڵم بەڵێ سپاس پێشمەرگەی قاهرمان کەرەمکە تا پرفورمانس عجبان گەلۆ گەر دەتخوازی ببی یەکەمین گۆداش بۆ پەرفۆرمانسێن نۆ مەپشۆپینە